کێشەی کەم ئاوی زۆربەی هەرێمی کوردستانی گرتوتەوە بە تایبەت هەولێری پایتەخت بەشێکی زۆری دانیشتوانی ئەم شارە ئێستا کێشەی نەبوونی ئاوی پاکیان هەیە و بە ناچاری بە نرخێکی زۆر ئاو دەکڕن. لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدان بەڕێوەبەری ئاوەڕۆی هەرێم دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نیشانداوە لەسەر سەرفکردنی بڕی 2.5 ملیار بۆ چارەسەرکردنی قەیرانی بێئاوی. وەکو حکوومەت بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەری گشتیا و ئاوەڕۆ داوای بڕەپارێکمان کردبوو بە بڕی 31 ملیار بۆ ڕووبەربوونەوەی بابەتی وشکە ساڵی بۆ تەواوی بەڕێوەبەرایەتەکانی ئاو لە سەرتاسەری کوردستان کە ژمارەیان 14 بەڕێوەبەرایەتیە. وەکو هەنگاوی یەکەم حکوومەت ڕەزامەندی لەسەر 2.5 ملیار دایە ئێستا کە لە وەزارەتی مالیە بۆ دەرکردنی ڕێکارەکان و چۆنێتی سەرفکردنی ئەو بابەتە. لە 20 ساڵی ڕابردوو بۆی وشکە ساڵیەوە ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی مەترسیدار لە هەولێر کەم بۆتەوە. بەڕێوەبەری ئاوی ژێرزەوی هەولێر دەڵێت تاکە چارەسەر بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی وشکە ساڵی دروستکردنی بەندا و گەلدانەوەی ئاوە لە وەرزی زستاندا. ڕێگای درێنەی ئاوە دەتوانرێت ئەو ئاوی لە بەفروباران دەبارێت لە دۆڵەکانی کوردستان گڵ بدرێتەوە لە ڕێگای پۆند و بەنداوی بچووک و بەنداوی گەورەوە دووبارە ئەم ئاوە پاراو دەبێتەوە بۆ چینەکانی ژێرزەوی ئاستی ئاوی ژێرزەوی بەرز دەبێتەوە. لە ئێستادا زۆرترین کێشەی بێئاوی لە سنووری پارێزگای هەولێرە بەتایبەت لە سەنتەری شار کە نزیکەی 80 بیر وشک بوون و مەترسی وشکبوونیان لەسەرا بەمەوەیەشەوە ماوەی چەندین ڕۆژە بەشێک لە گەڕەکانی هەولێر بێئاون. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.